بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بەڕێوە دەبن یا ساز دەکەن با پێکەوە ڕاستەخۆ دەچینە لایەو کۆنگرەیە بزانین باس لە چی دەکەن. بەڵام ئێمە داهاتمان هەیە لە ساڵی 2009 داهاتمان 213,443 بووە. ئەمەش تایبەتە بە فرۆشتنی کتێب و نوێکردنەوەی مۆڵەتی کەناڵەکانی ڕاگەاندن هەم تەلەڤیزۆن هەم ڕادیۆ. بێزگەلەوە لە ساڵی 2009 ئەم بەڕێوەبەرایەتیە بەشداری سێ پێشانگای نێودەوڵەتی کتێبی کردووە. پێشانگای نێودەوڵەتی کتێب لە فرانکفورت لە وڵاتی ئەڵمانیا، پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سنام، هەروەها پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری هەولێر. بەشداری ئەو سێ پێشانگای کردووە. جگە لەوە لەم بەڕێوەبەرایەتیە لە ساڵی 2009 8,000 کتێب بەخشراوە. ئەم کتێبانە بەخشراوە بە کتێبخانەی قوتابخانەکان، فەرمانگەکان، هەروەها ژمارەیەک لەو کەسایەتیانی کە سەردانیان کردوون. بەخشینی ئەم کتێبانش بە نووسراوی ڕسمی بووە. ئەو شوێنانی کە داوای کتێبیان کردووە بە نووسراوی ڕسمی داوای کتێبیان لێ کردوون و ئێمەش بە شێوەیەکی ڕسمی کتێبەکانمان پێبەخشیون. بوارێکی تری چالێکەکانمان هەر لە ساڵی 2009 هەرچەند دوای 2014ەوە هیچ داهاتێک نەبوو بۆ چاپکردنی کتێب، بەڵام لە ساڵی ڕابردووە بە چاودێری بەڕێز وەزیری ڕۆشنبیری بڕێک پارە تەرخان کرا بۆ چاپکردنی کتێب. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕاگەاندن چاپ و بڵاوکردنی سلێمانی ئەرکی هەڵسەنگاندن و دەرخسێ ئەو کتێبانەمان پێبەخشرا. بۆیە لە ساڵی ڕابردووە دەرخستە و هەڵسەنگاندنمان بۆ 33 کتێب کردووە. خۆشبەختانە ژمارەیەک لەو کتێبانە چاپ کراون و ئێستا لە بازاڕە دەست دەکەون. یەکێک لە چالەتەکانی تری بەڕێوەبەرایەتەکەمان ئێمە بۆ چاودێریکردنی کەناڵەکانی تەلەڤیزۆن هەم کەناڵ ئاسمانەکان هەم کەناڵی لۆکاڵیەکان هەم ڕادیۆکان هۆبەیەک ماگرێتەوە بە ناوی هۆبەی چاودێری و کۆنتترۆڵ. ئەو هۆبەیە تازەیە، ژمارە کارمەندی شارەزای ئەو بارەت کاری تێدا دەکەن. لەمە دووە ئەو هۆبەیە چاودێری کەناڵەکان و تەلەڤیزۆنەکان دەکەن. هۆبەیەکی ترمان هەیە بە ناوی هۆبەی ئامار و زانیاری. یەکێک لە کارە سەرەتایەکانیان ئەو بۆ کە توانیوانە هەموو دۆسیەی فەرمانبەران، ژمارەی فەرمانبەرانی ئەم بەڕێوەبەرایەتیە نزیکی 300 فەرمانبەرە، توانیوانە هەموو دۆسیەی فەرمانبەران بە ئەلکترۆنی بکەن کە لەو بڕوایان لە کەم بەڕێوەبەرایەتی ئەم کارێکرا و کارێک تازەیە. ئێمە بێزگە لە بەڕێوەبەرایەتی خانەیەک ترمان هەیە لە ناوبازاڕ، خانەی بڵاوکردنەوەی چاپەمەنیەکانە. لە ساڵی ڕابردووە 2475 کتێب کە هی بەڕێوەبەرەکان لەو خانەیە فرۆشراوە. گرفتێکی تر هەبووە بەڕێزان لەسەر کە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندن نەقدیان هەبوو لەسەری ڕێنمایی تایبەت بە مۆڵەتی کەناڵەکانی تەلەڤیزۆن و ڕادیۆکان. ئێمە بە دۆداچوونمان بۆ ئەوە کردووە لەگەڵ وەزارە قسە کراوە لەگەڵ لایەنی تایبەتمەند قسە کراوە کە پێداچوونەوە بۆ بڕیانەدا بکرێت. من زۆر سوپاسان دەکەم کە جەنابتان سەرنجێکتان هەبێت ئەو ئامادەین بۆ جوابدانەوەی. بۆ چاودێری کەناڵەکان دامەزران ئەین لە چی ڕوویەک بۆ چاودێری کەناڵەکانە کرد لە هەموو ڕۆکانە کەناڵ ڕوویەک ئێستا زۆرێک لە وڵاتیان کەناڵ هەیە لەیان لە پەخش و بەرنامەکانیان هەیە. ئایاش لەو بۆ چاودێری و کەناڵانە هەنیا خۆ چۆن چاودێریکان سزا ئەدرێنیان دەچی ڕوویەکان داخرێت؟ بەڵێ منش بەسمان ئەوەیە لە پەخشی هەندێک کەناڵەکان لەگەڵ دابوونەوەی کۆمەڵاتیەمان ناگونجێ چاودێریکردنی ئێمە تەنها بۆ ئەوەیە بۆ لابوونی هەر حاڵەتی ئاوادا ئێمە قسان لەگەڵاکەین و دەپرسنەوەی لەگەڵاکەین. بەڵێ هەر بۆ بووە کەناڵیش سزا دراوە لەو بوارش کۆمەڵە کەناڵمان سزا داوە ئەو حاڵەتشمان هەیە. لە ساڵی 2014 باس کرد قەیرانی دارایی مێژی شارەکانتانە بوویستەوە ئێستا کارەکانتان دەستی پێ کردوتەوە بۆ چاپکردنی کتێب بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی کە بۆکەنە ئەمەڕێوەبەرایەتیە. بەڵێ وەک ئاماژەم پێکرد تقریبا لە کۆتایی ساڵی 2009 لەژێر چاودێری بەڕێز وەزیری ڕۆشنبیری لەو پارەیە کە لەبەردەستی بوو لە پایتەختی ڕۆشنبیری بڕێک لەو پارەیە تەرخان کرا. ئێمە توانیمان هەڵسەنگاندن تەخمین بۆ ژمارە کتێب بکەین. دیارە ئێمە لێرە کۆمەڵی خەڵکی شارەزامان هەیە ئەو کتێبانە کە لە ڕێگەی نووسنگەی وەزیر و بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بۆمان هاتووە هەڵسەنگاندنمان بۆ کردووە. دوای هەڵسەنگاندن و تەخمینکردنی بۆمان داردونەوە ژمارە کتێب چاپ کراوە لەگەڵ وەزیری شاقسەمان کردووە. بەڵێنی ئەوان داوە کە بڕێک پارەمان بۆ تەرخان بکەن بۆی کە لە ساڵی نوێ لە ساڵی 2020 ژمارە کتێبی پێ چاپ بکەین. شتێکی تریش ویستم ئاماژەی پێ بکەم. ئێمە ڕادیۆی نەورۆزمان هەیە بەداخەوە لە دوای سەرهەڵدانی قەیرانەکەەوە ڕادیۆی نەورۆز پەخشەکەی ڕاوەستاوە. لێ ئێستا لە هەوڵی ئەوەداین لەگەڵ جەنابی وەزیرا قسەمان کردووە کە بودجێ بۆ ئەو ڕادیۆیە تەرخان بکرێ و بیخێنەوە گەڕ. شتێکی تریشمانەیە پێشتر ئەم بەڕێوەبەرایەتیە سایت و پێیجێکی هەبوو بەڵام وەکو پێویست نەبووە. ئێمە توانیمانە سایت و پێیجێکی تازە دروست بکەین
بۆ خستنە ڕووی چالاکیەکان بۆ تەختێکردنی هەر چالاکیێکی کەلتوری و ڕۆشنبیری لە سنووری پارێزگای سلێمانیە بە ناوی سلێمانی ماس میدیا هەم سایتەکە هەم پیجەکەمان بە ناوی ئەوەیە لەمە دو چالاکیەکانمان لە ڕێگەی ئەو دوو کەناڵە میدیایەوە بێت بواری سۆشیال میدیاوە بێت ئەو کەسانی کە ڕادیۆ دانێت